چیرۆکی سەرکەوتن یەکێک دەبێت لە تەوەرە سەرەکیەکانی ئەمڕۆمان دەبێت وەسفێک بکەم زۆر جار دەگوترێ هاژە ئەو کەسە زۆر خۆگرە ئەم جارە بەڕاستی خۆگرە ناویشی خۆگرە کە دوای 13 ساڵ دابڕان بووەتە یەکەمی بەشەکەی و سێمی سەرتەواوی پەیمانگاکەی. ئەمە بەتەنیا نییە جگە لەوەی ئەم کارەی کردووە خۆی کەسێکی بەهرەمەندە لە بواری شعر خوێندنەوە و میدیاکارە هەمووەمانەی کۆ کردوتەوە لە کەسایەتێکی خۆگر سەرکەوتووە ئەویش خۆگر بەدریە کە وەکو میدیاکار و گەنجێکی سەرکەوتووە ئەمڕۆ میوانی پرۆگرامەکەی ئەمەیە. خۆگر بە خێراتی بێنیت باش. زۆر سوپاسانەکەم مەمنون سوپاس بۆ وەسفەکانتان. خۆشحاڵم جیاواز لە هەموو کارێکی ڕۆتینی ڕۆژان تقریبان بۆ بە ڕۆتینی لایمەچکە بەردەوام مەشغوڵی کاروباری تەلەڤیزیۆنین پێکەوە لەوانەیە خەڵک نەزانێت بەڵام کارمەندیشین بەیەکەوە ڕۆژانە کارەکەین لە دەروی ئەوانە خۆشحاڵم ڕۆمیان هەز دەکەم تۆزێک لە یاری دێت لەگەر خۆگر هەردا دەنیشن راپۆر دەبینە لای مۆنتاژ دەکا قسە دەکەین ئەم جارە تۆزێک بابەتەکە بابەتە ڕاستیە ئەوەنە ئەنجا هەرچەنە هەر لەگەڵ ئێمە زوویەتە دەوام زۆربەی بەیانیەکان لەگەڵ ئێمەیە بەڵام ئەم بەیانیە ئەوەی جیاوازە کە لە ستۆدیۆ حازرە و جیاواز بدانیشتنی ئەمڕۆمان جیاوازە باشە خۆشحاڵی کرد لە ژیانی ڕۆژانەی خۆش یەک جاروە فەقیر و شەرمن نییە کە ئێستا زەر ئێستا ئەمڕۆ ڕۆژی من و تۆیە حەق لە خۆگر بکەینەوە چونکە ڕۆژەکانی بەڕاستی خۆگر هەر کاتێکیش ئیشێنی نازانین چۆن تەواو بووە کەینە لای بۆ تۆ ڕۆژێک بووە منەوە تەواوە خۆگر براژە بیست پرسیار بکەین فەرموو چۆن توانیت ئەو هەماهەنگە دروستکەی با بکەینە جدی بابەتەکە ئەو هەماهەنگە دروستکەی لە نێوان کار و لە نێوان خوێندن بە حکمی کەسایەتی خۆم لەوانەیە خۆتان بزانوەکەوەی هاوکارن هەم برادەریشن بۆ خۆم لە ژیانم بەگشتی کەسێکی زۆر جدیم یعنی لە هەموو کاروبارێکە تەنانەت لەگەڵ خودی خۆشمات جدیم یعنی ئێستا 2 ساڵ زیاترە لەگەڵ بەرنامەی ڕۆژ باشە من دێم لەوانەیە پێویست کە حوتی بەیانی لێرە بم هەندێک جار حوت و نیویش بە هیچ کێشە نییە بەڵام من بەردەوام کێشەی کاتوانم یعنی جدیم لەسەر هەندێک شت وەکو کوردواری لە شتێک یان میکە یان کە کردە بە مەزبوطی بیکە جام بۆ خۆم وامە ینی عادەتەن کە شتێکەکەم حەزەکەم زۆر بەجددی لە خۆمەوە دەست پێ بکەم لەوانات جدیم بۆیە باڵانسکردنەکەشی زەختێک بۆ لەسەر خودی خۆم باجەکەی ئەدەم لەو کاتان مرتاحترم لەوەی کە بکوێتە سەرشانی کەسێکیکە ڕاستە باشە خۆگر کەمێ بگەڕینەوە ڕابردووی تۆ هەڵبەت هەر کەسێک کە سەرکەوتن بەدەستێنێ پێشتریش هۆکارێکی هەبووە بە قورسێکی زۆرا تێپەڕێەوە یاخود هەوڵی زۆری داوە پێمان بڵێ سەرەتا بۆچی دابڕای هۆکاری چی بوو کە دابڕای لە خوێندن و دواتریش چۆن بوو چه هۆکارێک هەبوو کە دەست پێ بکەیتەوە وەڵای چیرۆکی من و خوێندن هەم ئاڵۆزە هەم دوور و درێژیش ئێستا زۆر جار لە بۆمان کورتکەوە خۆ مۆنتێرمەوی شەر بۆ مۆنتاژەکەم زۆر جار لە شوێنە کابراڵە بینیومی ئەڵەم لەکوێ بوو ینی لەوە دەست پێکەم چکەگەر لە منەوە دەست پێکە زۆر شوێنم کردووە هەتا ئەگەر مەکتەب بڵێ لەوانەیە زیاد لە 7 تا 10 مەکتەب من چوو بێتم بەجێ مێشتووە ئەوەی هاژەخان پرسیاری کرد من جیاواز بوو سەردەمی ئێمە ڕوخانی سەدام و کۆمەڵە یعنی لە ناو شەڕ و جێژاوە نابوو ژیانی ئێمە هەر لە سەرەتای لەدایک بوونمان کە کۆڕە و ئەوەی بەسەراهات بە حکمی گوزەرانی ئەو کاتە ینی ناچار بووی ئیش بکەی من مناڵێکی 8 ساڵان بووم ئەو کاتە دەستم بە ئیش کرد پۆلی دوی ابتیدایی بە بیرم دێ کە خۆم جلی خۆمم کڕێەوە کاتە لە مەکتەب لێ بن خولەکانی ئێستا بووم کە کراوە بە مەتحەفی پەروەردە لە یەکی متەوەستەوە یعنی لەوانەیە ناچار نەبوو بێتم بۆی وەکوڵێ ڕازگۆ بۆ خۆم وازم لێنە حەزم لە ئیشەکە بوو ینی بە درێژایی ژیانم دایما حەزم لە ئیشەکە بووە بەردەوام لەسەر ئیژم لە معنی بەجێم هێشتووە گەڕاومەتەوە دوجار کۆمەڵە کەسی برادەری خۆم کە هەمووی مامۆستا بوون و لە جێگە و مەکانەتی خۆیان نابوون و خوشک و برا و کەس و کار ینی هەمویان پیانەوتم بگەڕێرەوە پێویستە بۆ تۆ بگەڕێیتەوە خوێندن بڕیارمدا لە پۆلی چوارەوە کە نازانم ئێستا دراسە گۆڕا پۆلی دەی پێڵەن لەوە گەڕامەوە لە مەکتەبی شەو 4 و 5 و 6 لە شەو تەواوم کرد
دیسان لە 6 ساڵێککە دابڕامەوە بەڵام هەمیشە پێم وایە ئەوەی کە چارەنووس بۆ دانێ لەوانێ باشتر بێ لەوەی کە تۆ ڕاکە ڕاک بووی هەوڵەدەی خێر لەوانەیە لەوا بوو بێ کە من درەنکەوتم کاتی خۆی بەو ڕێگە بڕۆشتما ئێستا و پلێم بەدەست ناهێنا. باشە خۆگر تۆ کارمەندی کوردستان 24 ئەنی خۆت میدیاکاری لێرە ڕۆژانە من و هاژە و زۆربەی کارمەندان ینی مامەڵەمان لەگەڵ تۆ هەیە بۆی کە راپۆرتمان هەیە یەک لەو هاوکارانەمان کەمەوەن تێرە دێنە لای تۆ بە تایبەت ئێمە کە بەیانیانین تۆش بەیانیانی بەرکەوتنمان لەگەڵ یەکتری زۆرە باسی خۆمان ناکەم چونکە ڕەنگەمە نەتوانین یارمەتی تۆ بدەین بەڵام بە گشتی دەستگاکەەوە هاوکارانی کوردستان 24 تا چەند ڕۆڵیان هەبوو لە هاوکاری ئەو پرسیارە زۆر باش و چکەمە لە دوێنێەوە کەوتان میوانی ترسیەوەم هەبوو کە بیرم بچێتەوە بەڕاستی بێم وجامە لە پێش هەموو شتێک کوردستان 24 ماڵێکە بۆ من پێم وایە بێ ویژدانی ئەگەر سوپاسی نەکەم سوپاسی تۆشەکەم بێگومان هەم لە بەیانی باشەوە بگرێکە پرۆدیوسەری کاک ئارام سارمەمیە ئێستا و لە چەند پرۆدیوسەرێکم بەڕێ کردو تقریبا 9 ساڵە بێوان نزیکی 9 ساڵە لێرین پێش هەموو شتێک سوپاسی دەستگاکەمەکەم کە کوردستان 24 هاوکارم نەبووە من هەرگیز نەمەتوانی ینی هاوکارم بوون لە کاروبار لە ئەوەی ڕۆژی وهوەتوانیمە لاپتۆپێک بێنم لە کاتە فەراغەکانی خۆمە هەندێک ئەو وردە ئیشانی کە واجبم بووە پێویست بووە لە پەیمانگاوی کەم راپۆرتە سوزام سیمینارە هەندێک ئەو هۆمۆرک و چالاکی ڕۆژانە هەیە وەکوڵی لە قەوسێکی شام هەوڵم نەداوە ئەو تەسیر لە ئیشەکەم بکا بەڕاستی چکە لە خۆمی قوبول ناکەم تەسیر لە ئیشەکەم بکە جاری وا هەیە تا 12 شەومە خەریکیش بووم بانی ساعت 6 ساوم هاتوومەتەوە ئێرە هەمیشە حەزم کردو خۆم باجەکەی بدەم نەک ئیشەکەم نەک کەسێکیکە جا بۆیە من کوردستان 24 بێگومان هاوکارم نەبووە نە ئەگەیشتمەوەی کە ئێستا بوو وەکوتم لە کات لە زۆر شتی داوام ینی ڕەچاویەوەیان کردو من لێرە سوپاسیانەکەم هەموویان ینی نامێ ناوی کەسێک بڵم چکە وەکو خێزانێکم ناوی یەشێک بڵم غەدر لەوانی کەکەم بۆیە لە ئێوە هەتا بەڕێوەبەری گشتی و مدیر تەکنیک و هاوڕێ هاوکارانم لە مۆنتاژ نیوز ڕوم هەمویان بەڕاست بەڵام خۆشە هەر هاوکار بووی لەگەڵیانە هیچ کاتێک ناتم ڕاستە من زۆر جار کە چوومەتە مۆنتاژ زۆر جار کتێبێکم بەدەست خۆگرەوە بینیەوە یان خۆ لاپتۆپەکەی بینیەوە بەڵام لەگەڵ گەیشتنی ئەمە یەکسەر دەست کردووە بە کارەکە یەک شتی خۆگر سەرنجی ڕاکێشاوم یەکسەر شتەکان زۆر بە نۆرماڵی لەگەڵەوەی کە زۆر جددیە بەسابەت تێپەڕێنێ ئیترێگەر تۆ من زۆر کات میزاجم باش نییە بەڵام لەگەڵ خۆگرایتر هیچ تێکی نایە تر نازانم بۆ چییە لە شوێنی شەکەش ماوام خۆتان نەزان ئێمە مۆنتێری هەواڵین ینی ڕۆژانە بە بەرکەوتنمان لەوانی هەر لەگەڵ تۆ 5-6 جار بیتە لامان هەکار 6-7 جار بێ ینی عاجزیش ببین لە یەک دەرفەتی ئەوە نییە تۆ بێ شەڕ بکەیە بێ زوو ئاش ببیتەوە بۆی شەکە فریان ناکەوی باشە خۆگرەمە لێک تێگەیشتنێک بوو یاخۆت یارمەتی و هاوکاری و نێوان هاوکاران و ئیشەکەی تۆ بوو بەڵام بەرپرسیارەتێکی دیکەش لەسەر شانی توێویش خێزانداریە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانتە بەگشتی و لە لایەکی دیکەشەوە تەواوکردنی خوێندن نەک تەنها بە شێوەیەکی ئاسایی بگرە چاوەڕێی یەکەمی و سەرکەوتن و پلەی یەکەم بیت ئەمە چۆن توانیت ڕێک بەخەی لەگەڵ پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی دەرەوەت وەکوتم من لە ژیان ماجدیم شتێکی کەشمەیانی قەت بەکەم ڕازی نیم قسەیەک ینی من هەمیشاڵە ئەگەر لە خوش پاڕایتەوە تا داوای کەم مەکە خەتی مەشغوڵ مەکە ئەنی بۆ خۆم دائیمە وام ینی هیچ کاتێک حەزم لە کەم نییە ئەگەر قەرار بێ شتێ بکەم کردومە ینی چیرۆکی پشت ئەو سەرکەوتنانی کە هەیە بێگومان ئەگەر لێ بکۆڵیتەوە لەوانێ شتێکی زۆر سادە بێ بەڵام ئەوەی کە ئەو پاوەر و هێزەیە بەتۆ ئەو بیر و باوەڕ و ڕۆحەتەیە کە لە خۆتا هەیە بەڕاستی گرنگ نییە خەڵک ئەوە ببینێ کە من چۆن بووم لانێ ئێوە من ئەناسن خەڵکی کە لە دەرەوە من ئەبینیان لە ڕسمەکان لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانی تر پێی وابێ بە زۆر شتی گەورە ئەمانەکراون بەڵام هەمیشە ئەڵێم ئەو پاوەرە عیشقێ خۆشەویستیەک شتێکە لە تۆیە ئەوانە هۆکار بوون من توانیمە باڵانسیێوانە بکەم ڕاست خۆگر تۆ میدیاشت خوێنت لە میدیا پلەی یەکەمی بەدەستێنە ڕەنگە بگوترێ بڵێن بۆ خۆگر زۆر قورس نییە چونکە خۆی میدیاکارە میدیای خوێند و پلەی یەکەمی بەدەستێنە بەڵام وان نییە منیش میدیام خوێندووە هاژە
هەندێک بابەتی هەیە پێیوەستە بە ئەزمموی خۆن مەسەرە نووسینی هەواڵ و مۆنتاژ و کۆمەڵێک بابەت بەڵام بابەتی کەی تێدا هیچ پەیوەندی پێوە نیە بۆ نمونە کوردۆلۆجی تێدا ئینگلیزی تێدا اقتصادی تێدا تۆ لە هەموو ئەمانە چۆن توانیت پلەی یەکەم بەدەست بێنی بە شێوەیەکی گشتی تۆ هەمویان ئەخوێنی ڕەنگە ئیشت بە هەمویان نەبێ بەڵام ئەو دەرسانی تۆی خوێنی پیشەی ڕۆژنامەوانی بە وێنە گەورەکە پیشانەدا ینی تۆ ئەشێ خۆت لەناو ئەوانە بدۆزیتەوە ئێمە خۆمان دۆزیوەتەوە دە ساڵ زیاتر ئێمە لە بواری میدیا کارەکەین خۆمان دۆزیوەتەوە ئێستم بۆ نمونە من لە بواری تەکنیکایی شەکەم ڕاستە ئەوەی کە تۆیڵی تا ڕادەیەک بۆ من فەرقی هەبوو لەگەڵ کەسی کە چکە بەرچاوم ڕوون بووە جیالەوە کۆمەڵک ئیشی کەم کردووەکو ژیانی خۆم تەجروبەم هەیە لەگەڵیها بۆ من ئاسانتر بۆ تا کەسێکی کە هیچ شتێکی نەبینیوە بەو شێوەیە تقریبان باشە خۆگر گەنجی ئێستا لەوانەیە هەندێکیان بیان و گر بن کاڵین بیان و گر زۆر جار بیانۆ هێننەوە لەسەر و کارێ ئەیکەن ئەڵێ من خوێندنم هەیە هیچی تر ناکەم تەنانەت لە ماڵەوە سینیەکەش یەخەنە بەردەم بەڵام پەیامی تۆ چییە وەکو کەسێک کە توانی و تەپلەی یەکەم بەدەستبێنی لەگەڵەوەی کە ئەرکەکانی ماڵەوە ئەرکی کارەکەت چەندین ئەرکی دیکەش هەموو ئەمانەت چۆن ڕێکخست و پەیامت چیە بۆ گەنجانەی کە بیانوەگرن لەوەی کە نەخوێنن وەڵاهی بە شکڵێکی ئامن هەموو جارێگەڵم ئەوەی کە تۆ هەتە پەیوەستە بەوەی تا چەند قەنەعاتی پێێتی یعنی جیاوازی هەژارێک و دەوڵەمەندێک وەکو ناوکە ئەوترێت تەنها پلەیەک پێوەرێک یە کە قەنەعاتەکەیانە جا ئەوەش ڕێک لەو پرسیارا کورتە بێتەوە هەندێک خاڵی زۆر جەوهەری هەیە تۆ هەر دانیشم ڕەخنە بگرم و وا بکەم و هیچ شتێک نەکەم ئیژ نییە و ئەمە نییە و بەدەیان جار تالیقم لێ دراوەواستێ من ئەگەر خودی خۆم نەبوومە گومانم لە خۆمە کردم و وەڵی لەوانەیە واستەیەکم هەبێ لەوانەیە فلان شتم وا کردبێ بەس خودی خۆم بووم ئەنجا ئەمزانی حەقیقەتەکان لە چوان هاژاوجا مواسەفاتیشی زۆرە خۆگر ماوەیەک دراوسێن بووە وەستایەکی زۆر چاچی بۆڕی کارە بە دەنگی خۆشە بۆ شاعیر وەگەڵایت ئەوەی هەیە یادی لە بەشێک لە ڕادیۆکان بەیانیان بە دەنجی خۆگەڵ وەڵای باشە ماشەڵات لێبێ مناڵم دەست بۆ هەر چیەک بەم دایمە بەکەم ڕازینیم هەموو کارەکە شەرەوەی تۆزە عەزوولم لە ژیانە ئەوە تەشجیعێکی باشە خۆگر نایڵم هەر ئاوازوو کۆتایی پێبێنین و بڵێن سپاس دەکەینەوەە خۆگر دەنگێکی زۆر باشی هەیە و خوێنەرێکی باشیشە بۆ خوێنەوەی شعر پرۆدیوسەری ئەڵێ داوای لێ مەکە بەڵام ناتوانین نەود ڕۆژی ئێوەیە ساڵی دەنگت خۆشە بەبێ ینی ئەو میکسەر هەکار ینی هیچ کاتێک پێمانێ کاتی شعر نەبێ بەنی نیوەڕۆ ئێوارە شەو هەر کاتێک بڵی کاتی شعرە هەموو کاتێکیش خۆش بەڵام ئێستا من هیچ شتێکم لە بەردەسانی بەدڵ پێ وڵی لە موبایلەکە لاانێ کاتی بێت تا ئەگەڕێم ئەگەرنا لە ئێوە زیاترم پێخۆشە بەڵام هەڵێگرین بۆ کاتێکیکەی توانین خۆمانگوێی لێگرین دوای هەر بەس وەکووە نەبوو خۆگر ئەمە قەرزاری بەسەرچە باشە ئەوە قەرزارە لەسەری لەگەڵمان بووی خۆشحاڵین کە هاوکارێکی ئێمە کوڕێکی خۆگرە ناوکەی بەخۆیەتی و سەرکەوتوو بۆ لە خوێندن هیوادارن ئاستی جیاوازتر لە خوێندن تاقیبکەوە بە هەمان شێوە لەمانیش پلەی زۆر باش بەدەستبێنی زۆر زۆر سپاس کارجان مەمنونم سپاس بۆ وەسفەکانتان سپاس بۆ کوردستان 24 دووبارە سپاس هەمیشە ببیتە نمونەیەکی باش بۆ هاوکارەکان تو بۆ تاوی کۆمەڵگەش زۆر سپاس